تا دێت دادگای فیدراڵی عێراق بڕیاری قورس لەسەر هەرێم و دامەزراوەکانی دەردەکات کە دوایینیان نادەستوری بوونی درێژکردنەوەی تەمەنی دامەزراوەی پەرلەمانی کوردستان بوو. مامۆستایەکی زانکۆ دەڵێت ئەگەر ڕێکەوتن ڕوو نەدات حکوومەتی عێراق و دەسەڵاتی فیدراڵی تەداخلی زیاتر لە دۆخی هەرێم بکات سەردەکێشێت بۆ مامەڵەکردن لەگەڵ هەرێم وەکو پارێزگایەک. کاریگەریەکە پێش لەگەڵ ڕێکەوتن لە نێوان لایەنە سیاسیەکان ڕوونەدا لە ڕاستیە پێش هەر شتێ ممکنە دەرفەت بکاتەوە بۆی حکوومەتی عێراقی و دەسەڵاتی فیدراڵی لە عێراق تەداخلی زیاتر لە وەزعی هەرێمی کوردستان بکات و ممکنشە سەر پێشەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ هەرێم وەکو پارێزگا، چونکە ئەو کاتە تۆ مؤسساتی ڕسمی لە فەراغ بمێنێتەوە کەس ناتوانێت نەرایەتی بکە. ئەمەش کێشەیەکی گەورەی لە ڕاستیە. زۆرێک لە شارەزایان دەڵێن کاربەدەستانی هەرێم باجی گوێنەگرتن و بڕیارە تاگلایەنەکانیان دەدەن، گویان بۆ کەس نەگرت و زۆرینەی پەرلەمانیان بەکارهێنا بۆ درێژکردنەوەی خولی پەرلەمان و کاراکردنەوەی کۆمیسیۆن. ئەوان تا بڕیارە قورسەکانیان بەسەردا نەسەپێت لە ڕاستیەکان تێناگەن و هەمیشە لە ململانەی سیاسیدان. بەر لەوەی بەغدا بڕیار بدە، بەر لەوەی محکەمەی فیدراڵی بەغدا بڕیار بدە، ئێمە لە هەرێمی کوردستان هاوارمان کرد. من خۆم لە ناو هۆڵی پەرلەمانە کاکە ئەمە یاساییە، ئەمە پێچەوانەی بنەماکانی کاری دەوڵەتداریە، پێچەوانەی حکومەتداری تەندروستە، پێچەوانەی بنەما دیموکراتیەکانە، ئەمە زەوتکردنی مافی هاوڵاتیە. 4 ساڵ جارێک خەڵک ئەبێ ئەم مافەی پێ بدەی نوێنەرانی خۆی دەستنیشان بکە و لە ڕێگەی پەرلەمانەوە حکوومەتێک هەڵبژێری. لەمەشا پەرلەمان زۆرینەی پەرلەمانی لە کوردستانە گویان لە کەس نەگرت لە کوردستانە و ئەمە هەموو خولەکانی پەرلەمان هەمیشە تەمەنی پەرلەمانیان درێژ کردوتەوە. شارەزایان دەڵێن هەرێم دەبێت پابەندی بڕیارەکانی دادگای فیدراڵی بێت. هیچ دەرفەتێک نەماوە بۆ ئەوەی هەڵبژاردن لەوە زیاتر دوا بخرێت و دەبێت لەم ساڵدا ئەنجام بدرێت. بە پێچەوانەوە دامەزراوەکانی دیکەش دوور نییە هەمان چارەنووسی پەرلەمانی کوردستان ڕوبەڕێیان ببێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.